دەستەی سەربەخۆیی بە هەرێمکردنی کەرکووک ڕاگەیەندرا و ئەمڕۆ لە یەکەم بەیاننامەدا دەستەکەهانی کەرکووکیەکان دەدات پێکەوە هەنگاو بەرەو سەربەخۆیی بە هەرێمکردنی شارەکە بنێن. دەستەکە لە ژمارەیەک نووسەر و ڕووناکبیر و مامۆستا و ڕۆژنامەنووسی کەرکووک پێک هاتوون و دەڵێن ئامانجمان خزمەتکردنی خەڵکی کەرکووکە لە سەرجەم نەتەوەکان بەبێ جیاوازی. جەماوەری پارێزگا خۆشەویستەکەمان، ئێمە وەک دەستەیەک لە ڕۆشنبیران و ئەکادیمی و ڕۆژنامەنووسان و پیاوی ئاینی و لەگەڵ دامەزراوەکانی کۆمەلگای شارستانی و پیاوماقوڵانی شاری کەرکووک بە هەموو ڕەنگە جیاوازەکانیەوە پێشنیاری بە هەرێمکردنی سەربەخۆیی کەرکووکتان پێڕادەگەیەنین. هاو شاریانی خۆشەویست، ئێمەی کەرکووکی یەک چارەنووس و یەک ڕێگامان لە پێشە، ئەویش هانمانەدات بۆ ئەوەی پێکەوە خەمێک لە شارە خۆشەویستەکەمان بخۆین و خۆمان چارەنووسی شارەکەمان دیاری بکەین. آخر مێژوو ئەوەی سەلماندووە کە هەمومان پێکەوە بەشدار بووینە لە هەموو خۆشی و ناخۆشیەکانی شارەکەمان. بە درێژایی دەسەڵاتەکانی حکومەتە یەک لە دوای یەکەکانی عێراق هەمیشە کەرکووک قوربانی یەکەمی دەستی دەسەڵاتداران بووە و جگە لە تاڵانکردنی سامان و داهاتی ئەم شارە هەمیشەش ویستویانە شەڕ و ناکۆچی بخەنە نێوان پێکاتەکانی کەرکووک. لە دەستوری عێراق مادەی 140 تایبەت کراوە بە یەکلاییکردنەوەی چارەنووسی کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکانی دیکە، بەڵام باهۆی کەمتەرخەمی حکوومەتی ناوەند لەلایەک و پارتی و یەکێتی لەلایەکی دیکەوە نەتوانراوە مادەکە جێبەجێ بکرێت و چارەنووسی کەرکووک یەکلایی بکرێتەوە. بۆیە ئەندامانی دەستەکەم هەنگاوە بە گرنگ دەزانن بۆ تێپەڕاندنی بارودۆخی نائاسایی ئێستای کەرکووک. ئەم پرۆژەیە بەپێی ئێمە ئاماژەمان کردووە، ئستینادمان کردووەتە سەر دەقە دەستورەکانی ساڵی 2005 کە لە عێراقدا ئەو دەستورەدا هەنداوە. ئستینادمان کردووەتە سەر ئەو دەقە دەستوریانەیەک لەوانە مادەی 119 لە دەستوری عێراقدا هاتووە، ئەڵێ هەر پارێزگارێک یان لە چەند پارێزگارێک دەتوانن داوای بە هەرێمبوونی شارەکەی خۆیان ڕابگەێنن. هیچ لە ڕووی یاساییەوە ئەشکالێک نابێت، بەڵام لە ڕووی سیاسیەوە بێگومان ئەشکالە بێت بۆ ئەم پرۆژانە. هەموو پرۆژانە بۆیە کە ئێمە عەقڵیەتی تایفی گیرگرفتی تایفی لەم عێراقیان نەیەڵین. ئەمەش بە چیە بێ؟ بە جۆرێک لە باڵین پێکەوە ژیانی ئاشتیانی ئەو تۆ ئەبێ کە هەرێمەکان جۆرێک لە سەربەخۆیی، جۆرێک لە خۆبڕێوەبەری، جۆرێک لە خۆخاوەنیان ئەبێ. بۆیە باوەڕی من ئەمە هەنگاوە هەم خزمەتە بە مادەی 140، هەم خزمەتە بە خەڵکی کەرکووک، هەم خزمەتە بە شعبی عێراقیش بەگشت. دەستەی سەربەخۆیی بە هەرێمکردنی کەرکووک پرۆژەیەکی بەپێی دەستوری عێراق ئامادە کردووە و تیایدا مافە دەستوری و یاسایەکانی هەرێمی تیادا ڕوون کردوێتەوە بۆی لە هەنگاوەکانی داهاتوویان داوەکو پرۆژەی هەرێمی سەربەخۆی کەرکووک کاری لەسەر بکرێت. بەڵام ئەوەی مەترسی بەردەم پرۆژەکەیە وەک ئەندامانی دەستەکە ئاماژەی بۆ دەکەن مەترسیە سیاسیەکانە کە دەبێتە بەربەست لە بەردەم جێبەجێکردنی پرۆژەی بە هەرێمکردنی کەرکووک. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.